خۆم لە دوکانم لەسەر کارم دوایەوە تەلەفۆنم بات وەڵای هەستێکی خۆش و فرمێستە چاوم بوو باوەشم بە دایک چکە خۆم هەمیشە بێزار بووم سەر باوەش بە دایک چکە دایک هەمیشەوە خۆی وتمە جێگەی ئارامی و سترێس و هەموو شتێک لەسەرەوە. دوایەوە دوێنێ ئێوارە دەرەجەی پۆلی دوانزەی ئامادەی بڵاو کرایەوە من ئێستا هاتوومەتە ماڵ قوتابیەک لە قەزای کەلا کە کۆنمرەی 99.66 هێناوە بە پێ و بەداداچوونانی ئێمە کردومانە کە بەرزترین کۆنمرەی پۆلی دوانزەی بەشی زانستی لە سنووری پەروەردەی کەلار من ئەمەوێ بڕۆمە لای ئەو خوێندکارە خۆی سڵاو لێبێت کاک ئەحمەد پیرۆزبایی لێرین بۆ نمرە بەرزەی بەدەستێناوە چۆن دوێن نێزانیت کە ئەو نمرێت بەدەستێناوە خۆت لە ڕێگەی سایتەکە وەرگێتەوە یاخود پیان وتی؟ وەڵا دوێنێ خۆم لە دوکانم لەسەر کارم دوایەوە تەلەفۆنم بات هەر ئیشم دوای وتیان ئەحمەد دەرەجات ئەوانزانی گاڵتە دەگەن چکەوتیان سبەیە چوارشەمەیە ئەو هەواڵە گەیشت دوای هاتمەوە بۆ ماڵێتتر دایکم دڵی خۆش بوو دوای زانیم وشتە ڕاستەوەتر ڕاستی ئەوە بێت کە منەوە دەرەجەم بینە من خۆم چاوەڕوان بوومەوە دەرەجە بەڵامتر هەر تەلەبە قەلەقە بێ تووشی ئەوە بێ سۆمایم غەڵەت بڕکرێتەوە ئەوەم کێشە بوو ئەو کێشە بێتر ئەو کێشە بۆ تەلەبە دروستە بێ لە پۆلی دوانزە ئەوشی کێشەی سۆمایە والحەمدوللا بەڵێ لەخوا بەزیاو بێ ئەوە هەمووی سپاس و شتایشی خوای گەورە دەکەم کە من توانیم ئەو کۆنمرە بەدەستێنم هەمووی بە فەزلی خوایە و هەروەها یارمەتی دایکم کە هەمیشە لە پشتم بوو و هەروەها ئەو ژینگەی بۆم ڕەخساندووە کە توانیم ئەو کۆنمرە بێرم بەڕاستی دایکم کە من دووەم ساڵمە لە پۆلی شەش من ساڵ یەکەم کۆنمرەی 97.33 هێنا هیچ دایکێک قبوڵ ناکە کوڕەکەی ئەو ساڵە دووبارە ریسکت کرد 97 دووبارەی بکەیتەوە 97.33 خۆ جاران و جارانیش نەماوە گەرە سفریکەی ترمش وتم دای من ئەتوانم ئەو دەرەجە بێنمەوە دایکم وت مادام ئەتوانی بی کەسە براکانیشم خۆ ئێمەوت ئەحمەد مەیکە گرانە لەوانی نەخۆش بی مامۆسای بەتەوانی نەخۆشکە و کێشەیەک توش بەڵام من الحەمدوللا متوانم بە خۆم بخوا هەبوو کە خودای گەورە پشتگیریم دەکات توانم ئەو نمرەیە بەدەست بێنم. ئەمیش پرسیاری ئەوە لێ بکەم ئەبی بە دکتۆر؟ وەڵی خۆم حەزم لە چۆن بڵێم حەزم لە بەشی فڕۆکەوانیە بەشی فڕۆکەوانیش پێویستی بە کۆنمرە و عەدەل نییە تەنها پشتگیریەکە لەلایەن هەرێمی کوردستان ڕاستی ساڵی پار من کۆنمرەی 97.33 بوو زۆرش بوو بەڵام بەداخەوە کە هیچ لایەنێک هیچ کەسێک نەهات جواب یاخود چەنابتەنەوە یەکەم کەناڵن کە هاتم بۆ لای من دەنگێ ماگەێنن هیچ کەسێک نەهاتە جواب بۆی پێم بڵێ ئەحمەد تۆ حەزت لە چییە تەوێ بۆ تەبعام بخوێنی حەزت بۆ تەبعامە ڕاستی من خۆم بەشم حەزم لە بەشی فڕۆکەوانیە. ئەو ساتەم بۆ بکە کە دەرەجەکەت وەرگرتەوە چه هەستێک دەبوو؟ وەڵای هەستێکی خۆش و فرمێستە چاوم بوو باوەشم بە دایک چکە خۆم هەمیشە بێزار بووم سەر باوەش بە دایک چکە دایک هەمیشەوە خۆی وتمە جێگەی ئارامی و سترێس و هەموو شتێک لەسەرەوە ئەبێ ڕێزی دایکت بگری لەگەڵ دایکتاتی دایکت چونکە بەڕاستی من دایکم نەبووایە قەت ناگەشتم بەم هاوانجا چونکە هەمیشە لەگەڵم بوو. پێم وابێ لەگەڵ ئەوەیە کە خوێندکاری کۆناغی دوانزەی زانستی بوویتە کۆناغێکی قورسە لەگەڵ ئەوەشا لەگەڵ براکان هەبژێوی ماڵەوە لەسەرتان بووە لەگەڵ خوێندنەکەیان کاریش کردووە؟ بەڵێ خۆی لە کاتی پۆلی دوانزەدا من زۆربەی جار ڕۆژی جمعان و شەمای جارەوە ئەچووم بۆ دوکان ئیشم دەکرد وەکەوەی فەتڵە من کاتێک دەرەجەکەم هاتووە یەکسەر خوێن بۆ کاری یەکسەر تاهای دوانزە تاوە ئێستا چوون بۆ سەر کاری خۆم کە من خۆم لەسەر لەفە ئیشەکەم بە سای لەفەم پێشتر هەر لەوێ بوومەوە و بۆ پێش پۆلی شەشیش هەر لەوێ کارم کرد 4 و 5 من خەریکی کارکردن بووم خەریکی پشەویژیانم پێگە ڕاستی چووکە ئێمە چۆن بڵێ باری داراییمان ئەوە نەبوو پۆلی 4 من ساڵێک نەمخوێنە بۆی باری دارایی بۆیە ساڵێکم خۆتارەوە بینە خەریک و ئیشم دەکرد لە ئەلوە. وەکو دایکی ئەحمەد چه هەستێک هەبوو کە و کاتی نمرەکەیتان زانی؟ هەستێکی زۆر خۆشە کە وەسف ناکرێتەوە هەستەکە زۆر خۆش بووە کە ئەحمەد من سەقەتم هەکێ بۆ ئەحمەد کە ئەم نمرە ئەتێرێت و بەرزترشە. ئەحمەد کوڕێکی زۆر عاقڵە تێگەیشتیە کە مناڵ بووە زۆر مناڵ بووە ئەحمەد ئەو کارتێرە کە کاکەی گەورە ئەو کارتێرە هەر پیان ئەوەت یعنی طبعام هێنێت مدیر مامۆستا هەموویە. ئەو پاڵپشتی ئەحمەد هەکرد؟ وەڵاهی ئەحمەد خۆی زۆر تعلقی هەیە بە من زۆر منی خۆشگەرەکە ئەحمەدیشکە تەبیعەتی ئەزانوی چۆنە 5 دقەی 10 دقەیە کە لێ دوور بکەوم ئەتێ وەکو مناڵ نەمەکات یعنی ئەولای نییە ئەتێ کە باوەشم پێەکە کە ئەزانم کاتێ بتاقەت بۆ یان نەختیە هین بووە ئەتێ باوەشم پێەکە نەختیە هین مەکات و ئەچێت دڵی ئیستراحەتەکە
باشە خوا لە ئێرتان نەکات خۆشبی ئەو. خوێنمای چێ بۆ ئەو خوێندکارانەی کە ئەم ساڵ پۆلی دوانزەن ڕێنمایەکمەوەتانێ پۆلی دوانزە و موبایل دوو شتی دژیەکن لە هێرچی شێوەیەک هەڵدن موبایل بەکارمێن خۆ من ساڵی پار و پێراریش 2 ساڵ موبایلم بەکارهێناوە لە بەرەوەی کۆی شەشم ڕاستی من سەرەتا یەکەم ساڵ بوو موبایلێکم پێ و ئاوا کردم کسە کوتامەزیشکان باشە دەستەکان خۆشە کاکمە دووبارە ژۆزات بڵێ ئەوە کۆوەی گوێبیستی بوونەوە قسەکانی ئەحمەد بوو کە ئەم ساڵ پۆلی دوانزەی دووبارە کردەوە بۆ دووەم ساڵی بوو پار کۆنمرەی 97 بەدەستێنا بەڵام ئەو نمرەی بەرسریە ویست بۆیە ئەم ساڵ نمرەی 99.66 بەدەستێنا وەکو خۆی باسی لێەوە کرد ئەو حەزی لە بەشە پزیشکیەکان نییە و نیازی ئەوەی هەیە ئاواتی ئەوەی هەیە کە بەرپرسانی حکوومەتی هەرێم هاوکاری بکەن و بڕواتە دەرەوەی وڵات بۆ بەشی فڕۆکەوانی بخوێنێت.